بەهۆی کاریگەریە و بمەلەرزەی کە لە 12 ئەم مانگەدا قەزای دەربەندیخانی گرتەوە، زەرورزیانێکی گیانی و مادی بە دوای خۆی داهێنا. بۆ هۆیشەوە زۆرێک لە سێکتەرە خزمەتگوزاریەکان زیانیان بەرکەوتووە. بینای پەیمانگای تەکنیکی دەربەندیخانیش بە دەرنەبووە لە سێکتەرەکانی تر کە بەهۆی بمەلەرزەکەوە زیانی مادی زۆری بەرکەوتووە. بە جۆرێکیش بۆتەوەی وەستانی پرۆسەی خوێندن لەو پەیمانگایەدا، بەڵام لە ئێستادا و لە دوای خەمڵاندنی زیانەکانی دەستکراوە بە نۆژەنکردنەوەی بیناکە. ئێستا وەکو خۆتانە بینین دەستمان کردو بە کارەکانمان و هەندێکی لەسەر داهاتی ناوخۆی زانکۆی و هەندێکی بە هاوکاری ئەکرێت لەگەڵ هەماهەنگی ئەکرێت لەگەڵ وەزارەتی خوێندنی باڵا و لەگەڵ هەوڵەدین لەگەڵ وەزارەتی مالیە شاتسە بکەین بۆ بابەتە. دیارە ئێمە لێرە سوپاسی سەرجەم مامۆستایان و فەرمانبەرانەکەین و ڕاگرایەتیەکەین لە پەیمانگای تەکنیکی دەربەندیخانە. زۆر بەڕاستی زۆر بوێرانەوە، زۆر بە شێوازێکی زۆر ئەکادمی هاتوونەتە پێشەوە لەگەڵمانەوە. سێکتەری کارەباش لە قەزای دەربەندیخان و گوندەکانی سەر بۆ قەزایە یەکێکی ترە لەو سێکتەرە خزمەتگوزاریانەی کە زۆرترین زیانی بەرکەوتووە. بەڕێوەبەری کارەبای دەربەندیخانیش دەڵێت توانی ومانە کارەبا بۆ سەرجەم هاوڵاتیانی قەزای دەربەندیخان بگەڕێنینەوە لەگەڵ 25 گوندی سنوورەکەدا. زیاتر لە دەفی دەری کارەبامان لە کار کەوتون و چەندین محەولەمان تێک چوون کە زیاتر لە 8 محەولەی کارەبامان سوتاوە و لەگەڵ ئەوەشا لە سنووری دیهات و ئەو گوندانەی کە دەکەونە دەوروبەری قەزای دەربەندیخان کە 80 گوند دەبەسرێتەوە بە تۆڕی کارەبای دەربەندیخانەوە لە ئێستادا 25 گوندمان بێ کارەبای نیشتیمانین و لە هەوڵی بەردەوامان بۆی حکوومەتی هەرێم بودجێکی تایبەت تەرخان بکە بۆ ئێمە بتوانین بە خێرای ئەو کارەبانە بگەڕینەوە و ئەو زەرەرانەی کە کەوتون لە تۆڕی کارەبای نیشتیمانی لە ناو شارە لەو گەڕەکانەی کە زەرمەندی سەرەکین. قایمقامی قەزای دەربەندیخان نەیشاردەوە تاوەکو ئێستا و داواکاریانەی کە داویانە بە حکوومەتی هەرێم بەمبەستی قەرەبووکردنەوە و نۆژەنکردنەوەی ئەو فەرمانگە خزمەتگوزاریانەی کە بەهۆی بمەلەرزەکەوە زیانیان بەرکەوتووە جێبەجێ نەکراوە. تا ئێستا ئێمە داوای بودجەیەکمان کردو لە کاتی کۆبنەوەمان لەگەڵ سەرۆکی حکوومەتی هەرێم وەجێگری بە ڕێزیان بەیەکەوە بڕیاریاندا کەوا بودجەیەکی تایبەت بنێرن بۆ دەربەندیخان بۆی بتوانین ئەو کارانە بکەین. تا ئێستا بودجەیە نەگەشتووە دەستێمە هیوادارم ئەوەندە بێت کە ئیشەکانی پێ بکرێت و تا ئێستا بودجەیە هاتووە هەچ کاتی هات ئێمە دەست بە کارەکانماکەین، بەڵام تا ئەم لە حەزەی لەگەڵ تۆ قسە ئەەکەم هیچ بودجەیەکمان بەدەست نەگەشتووە. هیوادارم باش بێت ئەگەر پرس لە من بکەن من داوای ملیارێکەکەم بۆ چاکردنەوە. سەرباری ئەو زیانە گیانی و مادیانەی کە بەهۆی بمەلەرزەکەوە بەر هاوڵاتیان و دانیشتوانی قەزای دەربەندیخان کەوت، هاوکاتیش سێکتەرە خزمەتگوزاریەکانیش بە تایبەتی کارەبا و تەندروستی و پەروەردە زۆرترین زیانیان بەرکەوتووە کە بۆ نۆژەنکردنەوەیان حکوومەت پێویستی بە بڕی 1 ملیار دینارە. سەرکەوت ئەحمەد، کورسات نیوز، دەربەندیخان.